سڵاوتان لێبێت و ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی هەواڵەکانی سەر لە بەیانی ڕۆژی سێشەممە. سەرەتا سەردێڕی چەند هەواڵ. ڕێزگرتن لە یادی مەتین نەسری بە بەرپایی مەراسمێک لەلایەن بنەماڵەکەیەوە. کەم ئەندامبوونی کۆڵبەرێک بەهۆی تەقینەوەی مین لە ناوچە سنووریەکانی نەوسود. هێرشی هێزەکانی ڕژیم لە بەندیخانەی ئێڤین بۆ سەربەندی هەفتی ئەو زیندانە. گیان لە دەستانی سوختبەرێکی بەلوچ بە تەقەی هێزەکانی ڕژیم و بەردەوامی مانگرتنی بنەماڵەکانی ودود ئەسەدی و تاهیر نەقەوی لە بەردەم زیندانی ئێڤین. ڕێزگرتن لە یادی مەتین نەسری بە بەرپایی مەراسمێک لەلایەن بنەماڵەکەیەوە. ڕۆژی دووشەممە 19 خەزەڵوەری 1404 هەتاوی بنەماڵەی مەتین نەسری لە گیانبەخکردووانی شۆڕشی ژینە لە مەراسمێکدا یادی ئەوە ئازیزەیان بەرز ڕاگرت. بەپێی ئەو وێنانێ بەدەستمان گەیشتوون بنەماڵەی ئەو گیانبەخکردووە هاوکات لەگەڵ خەڵکی ئازادیخواز و چالاکانی مەدەنی شاری سنە بە بەرپایی مەراسمێک لەسەر گوڵکۆیەوە ئازیزە لە گۆڕستانی بەهەشت موحەممەدی پەیمانیان لەگەڵ نوێ کردەوە. مەتین نەسری هاوڵاتی تەمەن 19 ساڵ و خەڵکی شاری سنە لە ڕەوتی شۆڕشی ژن ئازادیدا کاتێک بە زۆرەملێ ڕەوانەی سەربازی کرابوو سەرپێچی لە بڕیاری ڕژیمی کۆماری ئیسلامی بە مەبەستی سەرکوتی خەڵکی ناڕازی کرد و پاشان بەهۆی ئەشکەنجە و ئازارێکی زۆر لەلایەن هێزە ئەمنیەکانی ڕژیمەوە گیانی بەخت کرد. کەم ئەندامبوونی کۆڵبەرێک بەهۆی تەقینەوەی مین لە ناوچە سنووریەکانی نەوسود. ڕۆژی دووشەممە 19 خەزەڵوەر کۆڵبەرێک لە ناوچە سنووریەکانی شارستانی نەوسود بەهۆی تەقینەوەی مینی پاشماوەی شەڕی نێوان ئێران و عێراق لاقیکی لەدەستا. بەپێی هەواڵی گەیشت و ئەو هاوڵاتیە بە ناسناوی ئیبراهیم عەبدوڵڵاهی تەمەن 40 ساڵ و خەڵکی شاری جوانڕۆ پاش برینداربوونی لە ئەم ڕووداوە ڕەوانەی نەخۆشخانە کراوە. شایانی باسە لە ماوەی 5 ساڵی ڕابردوودا بەهۆی تەقەی ڕاستەوخۆی هێزەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی بۆ سەر کۆڵبەران لانی کەم 141 هاوڵاتی گیانیان لەدەستاوە و 774 کەسی دیکەش بە سەختی بریندار و ڕەوانەی نەخۆشخانە کراون کە کۆمەڵێک لە برینداران پاشان بە تۆمەتی ناڕەوای ئەمنیەتی لەلایەن هێزە ئەمنیەکانەوە بانکێش کراون. ناڕوونی چارەنووسی هاوڵاتیکی دەست بە سەرکراوی خەڵکی شاری هەرسین. ئێحسان ڕوستەمی هاوڵاتی دەست بە سەرکراوی خەڵکی شاری هەرسین سەرەڕای تێپەڕبوونی 83 ڕۆژ لە ماوەی دەست بە سەرکرانی هێشتا چارەنووسی دیار نییە. ناوبرا و ڕێکەوتی 29 گەلاوێژی ئەمساڵ لەلایەن هێزە ئەمنیەکانی ڕژیمی کۆماری ئیسلامیەوە دەست بەسەر و بە بڕیاری ناسر حەلایر سەرتەقی قازی لەقی پێنجی دادسەرای ئێڤین لە مافی دەستڕاگەیشتن بە پارێزەر و پەیوەندی لەگەڵ بنەماڵەکەی بێبەش کراوە. شایانی باسە ئەو هاوڵاتیە دەستپێکی مانگی ڕەزبەری ئەمساڵ بەهۆی گوشاری ناوەندە ئەمنیەکان و ناڕوونی ڕەوەندی دۆسیەکەی مانی لە خواردن گرتبوو ئێستا دۆخی تەندروستی لە خراپیدایە. هێرشی هێزەکانی ڕژیم لە بەندیخانەی ئێڤین بۆ سەربەندی حوتی ئەو زیندانە. ڕۆژی دووشەممە 19 خەزەڵوەر هێزەکانی ڕژیم لە زیندانی ئێڤین بە مەبەستی گواستنەوەی دوو بەندکراوی سیاسی بۆ ژووری تاکە کەسی بە مەبەستی بەڕێوەبردننی حکمی سێدارەکانیان هێرشیان کردە سەر بەندی هەفتی زیندانی ئێڤین. بە وتەی سەرچاوەکانی هەواڵ پاش هێرشی ئەو هێزانە بۆ سەر بەندکراوان بە مەبەستی گواستنەوەی ئەحسان ئەفراشتە و میهدی فەرید بۆ ژووری تاکە کەسی زیندانیانی سیاسی ڕاگیراو لە ئەو بەندە دژ بە کردەوەی نایاسایی و نامرۆڤانەی هێزەکانی ڕژیم ناڕەزایەتیان دەربڕی و تەنانەت هێندێک لە زیندانیان مانیان لە خواردن گرتووە. بەپێی راپۆرتەکان ئەو دوو بەندکراوە بە تۆمەتی هاوکاری لەگەڵ هێزە ئەمنیەکانی ڕژیمی ئیسرائیل لەلایەن دادگای ئینقلابی ڕژیمەوە حکمی سێدارەیان بەسەردا سەپێنراوە. بەردەوامی ناڕەزایەتی پەرستاران و کادری دەرمان لە مەشهەد. ڕۆژی ڕابردوو کۆمەڵێک لە پەرستاران و کادری دەرمانی شاری مەشهەد دژ بە وەدی نەهاتنی بەڵێنەکانی بەرپرسان لە نەخۆشخانەی قایمی ئەو شارە کۆبوونەوە. بەشداربووانی کۆبوونەوەکە بە وتنەوەی دروش دژ بە گەندەڵی بەرپرسانی ڕژیمی کۆماری ئیسلامی و هەڵکردنی پلاکارد خوازگاری بەرزکردنەوەی ئاستی حەقدەست بەپێی ڕێژەی هەڵاوسان و سەختی کارەکەیان
پێدانی هەقدەست و کارانە دواخراوەکان، کەمکردنەوەی ساعەتی کار، پێدانی ئیزافەکاری، وەرگرتنی هێزی کاری نوێ و هەروەها بایەخدانی ڕژیمی کۆماری ئیسلامی بە داخوازیەکانی کادری دەرمان لە ئێران بوون. گیان لە دەستانی سوختبەرێکی بەلوچ بە تەقەی هێزەکانی ڕژیم. ڕۆژی شەممە حەڤڤەی خەزەڵوەر بەهۆی دەستڕێژی گولەی هێزەکانی ڕژیم بۆ سەر ئۆتۆمبیلێکی سوختبەرێکی بەلوچ هاوڵاتیە گیانی لەدەستا. بەپێی راپۆرتەکان، هێزەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی پاش بە دواداکەوتنیان بە دوای ئۆتۆمبیلی سوختبەرێکی بەلوچ لە شارستانی قائینات سەر بە پارێزگای سیستان و بەلوچستان بەبێ ئاگاداری تەقەیان لە ئۆتۆمبیلی سوختبەرێک بە ناسناوی موسا باجیسی تەمەن 25 ساڵ کردووە و بەهۆ هێڵدێرانی ئۆتۆمبیلەکە و ئاگرگرتنی ناوبراو لە ئاگرەکەدا گیانی لەدەستاوە. دوایین هەواڵمان سەبارەتە بە بەردەوامی مانگرتنی بنەماڵەی ودود ئەسەدی و تاهر نەقەوی لە بەردەم زیندانی ئێڤین. ڕۆژی دووشەممە 19 خەزەڵوەری 1404 هەتاوی بنەماڵەکانی ودود ئەسەدی و تاهر نەقەوی دوو بەندکراوی سیاسی ڕاگیراو لە زیندانی ئێڤین دژ بە گوشاری ناوەندە ئەمنیەکان بۆ سەر ئەو دوو زیندانیە مانیان گرت. بەپێی دوایین زانیاریەکان، بنەماڵەی ئەو دوو بەندکراوە لە ڕۆژی سێهەمینی مانگرتنەکەیاندا ئاماژە بەوە دەکەن کە تا کاتی کۆتایی گوشاری ناوەندە ئەمنیەکان بۆ سەریان و هەروەها کۆتایی مانگرتنی ئەو دوو زیندانیە لە خواردن بەردەوام ئەبن لە ناڕەزایەتی. شایانی باسە ڕۆژی ڕابردوو سوهەیلا سدیقیانی هاوسەری تاهر نەقەوی لەلایەن هێزەکانی ئیدارەی ئیطلاعاتەوە بە مەبەستی کۆتایی هێنان بە مانگرتنی ئەو دوو بنەماڵە دەست بەسەر و لێپرسینەوەی لێکرابوو. بینەرانی عەزیز و خۆشەویست، هەواڵەکانتان پێشکەشکرا. هەر شاد بژیت.